بناوی خوی گوره و مهربان خوشکو برایانی بریز سپاسی بی پایان بو ایوی خوشویست جماوری شاری هولاکو بزین شاری رسن ببورن از آنم اما چند ساعته که ولا برم گرمایه لیره چاوروانن بلام بو سر بخویی همو فیداکاری یک آسانه سپاسی ماندیبون تان دکم و در زانم هولیر هر هولیره عزیزان امرو کلیره کوبونتوا لپایتختی حریم کردستان بو اوی به یک دنگ بناوی همو گلی کردستان و بلین بله بو سر بخویی رنگ زور کس او پرسیاره بکن بو گلی کردستان بریاری رفراندومی دا چند ساله که ایمه گیشتینه او قناعته که ایتر ایمه لگل بغدان ناتوانین چیتر بجین زور هولماندا لگل همو لعنکان لگل خودی بغدا که چاره سر یک دوزینه و بو او گرفتانه که هن التزام به دستور بکرید شراکت قبول کن که هر وکو اتفاقی لسر کرابو بلام بداخوا نه شراکت ما نه دستور ما ولو دستور اجدا هاتوا إن الالتزام بهذا الدستور يحفظ للعراق اتحاده نال وحدته اتحاده يعني پیک وجیانه کی آرزومندانه اما ومان نزانی دوای 2003 در فتحی کی تازه بو همو خلق عراق که عراقی کی تازه درست کینوا و خلق کردستان رولی سرکیان بینی اما ومان زانی ویران کردنی 4500 گند بزر کردنی 12000 گنج فیلی 8000 بارزانی 182000 اوانه انفال کران لسال 1988 کیمیا بارانی حلبچه و سرتا سری کردستان اما ومان زانی ام همو کارساتانه بسرگلی کردستان آتون وجدانی جهانی جاندو و بغدای تازش ام کارساته قربو دکاته و بو گلی کردستان بلام بداخوا هر پاشماوه کی زور کرد بو من در کود که زور اکلوانه دست حالات دارن امرو لبغدا نکمویان بلام زوریان تنها دموچاویان گراوه اگینا حلگیری همان عقلیتی انفالو کومل کجیه کن ل 2003 تا 2005
دوای ئەوەی کە دستورێک نووسرایەوە بۆ هەموو عێراق بەڕەغمی هەموو کەم و کوڕیەکانیەوە بەڵام گەلی کوردستان ئەو دەستورەی ڕزگار کرد لە دەنگدان ئێمە پێی ڕۆزی بووین بەڵام بەغدا ئیلتیزامی پێ نەکرد شەراکەت نەما دەستور نەما مادەی 140 جێبەجێ نەکرا دەبوایە چەک و بودجەی پێشمەرگە بێ بە پێی دستور بەڵام یەک فیشەکیان بوو پێشمەرگە نەنۆر برینی بودجە کە ئەویش بە شێوەی خۆیان فالێکی تر بوو بە سەرگەلی کوردستانیان داهینا بڕیار بوو دەوڵەتێکی مەدەنی فدرالی دیموکراتی دروست بکرێ بەڵام پرسیار لە هەموو کەسێک دەکەم توخوا ئایا ئێمڕۆ دەوڵەتێکی مەدەنی و فدرالی و دیموکراتی لە عێراق حاکمە یا دەوڵەتێکی مەذهبی تا ئیمڕۆژ لە کاتێکدا کە پێشمەریەکانی قارەمان لەو پەڕی ناخۆشی و سەختی دابوون لە شەڕێکی سەخت دابوون دژی تێرۆریستانی داعش ئەگەر بارێکی فیشەکی هاتبوو بوو پێشمەرگە دەبوایە بچی بوو بەغدا لەوێ تەفتیشی بکەن ئەگەر بەغدا ڕازی نەببووە فیشەکیش نەدەهات بوو پێشمەرگە ئەوە بوو حاڵی ئێمە بەدەست بەغدا کاتی باسی ڕفراندۆم کرا نەک لە ڕۆژی حوتی شەش ئەو بڕیارە درا پێشتر زۆر باس کرا لەگەڵ هەموو لایەنەکان پێمان گوتن بە جددی وەری بگرن ئەمە مەسەلەیەکی جددیە ئێمە بێتاقەت بووین ماندی بووین ناتوانین بەردەوام بین لەم شێوە پەیوەندیە لەگەڵ بەغدا بەڵام بە هەند وەریان نەگرت زۆرێکیان وایان تەسەور دەکرد وایان دەزانی کە ئەمە کارتی فشارە یا هەندێک جار دەیان گوت ئەمە بوو دەربازبوونە لە قەیرانی ناوخۆ کاتی لە ڕۆژی حوتی شەش ئەو بڕیارە درا کە بڕیارێکی بوێر و نیشتیمان پەروەرانە بوو و من جارێکی تر دەستخۆشی لە هەموو ئەو حزب و لایەنانە دەکەم کە ئەو بڕیارەیان دا اینجا هەموو لایەنەکانی دەرەوە و هەندێک و لە بەغداش هەندێک پێیان وابوو کە لە ناوخۆمان دووبەرەکی دروست دەبیتن و هەر خوو بە خوو ناهێڵین ئەم پرۆسەیە سەر بگری بۆیە دیسان جارێکی تریش بە هەندیان وەرنەگرت و احتیمامیان پێ نەدا ڕۆژی کە بڕیارەکە درا ئەم لایەنانەی ئێستا گلەیمان لێ دەکەن و هەندێک تەهدیدمان دەکەن نەهاتن بپرسن بڵێن ئەرێ بۆ ئەمەتان کرد ئەرێ ڕێگە چارەیەکی تر هەیە بەڵام کەوتنە تەهدید و داوای نەهێشتنی ڕفراندۆم ئێستاش ڕفراندۆم لە دەستی من و حیزبەکان و هەمووی دەرچووە کەوتوتە دەستی ئێوە پێشان هەڵوێستی نێودەوڵەتی زۆر نەرم بوو زۆر سەیرە لای من کە ئێستا تا ئێستاش کەس ناڵێ ئێمە دژی ڕفراندۆمین ئەڵێن کاتەکەی مناسب نییە بەڵام بەڕاستی ئێمە نازانین ئەو ڕۆژەی کە مناسبە ڕۆژی بەختی کوردستان کەیە ئەمە 100 ساڵە ئەو ڕۆژە نەهات بەغداش تەشجیع بوو بەو هەڵوێستەی دەرەوە
ئەگینا پارساڵ وەکو ئەم ڕۆژانە ئێمە چوین بوو بەغدا لەگەڵ وەفدێکی گەورە هەڵوێستی هەموو لایەنەکانی سیاسی لە بەغدا زۆر نەرم بوو. ئێستاش بووتە قەزیەی جەماوەر لە دەست ئەشخاص و ئەحزاب دەرچووە. داوای تەعجیلکردنی ڕفراندۆم لە ئێمە دەکرێت. شەو و ڕۆژ فشار بەردەوامە و ئەڵێن ڕفراندۆم تەعجیل بکەن پاشان گفتوگویەکی کراوە لەگەڵ بەغدا دەستی پێ بکەن. ئێمە ناگەڕێینەوە بۆ ئەزمونێکی شکست خواردوو. ئێمەش دەڵێن ئێمە ئامادەین بۆ گفتوگویەکی زۆر جددی بە دڵێکی ساف بە مێشکێکی کراوە بەڵام دوای 25 ئەیلول. تازە زۆر درەنگە کات بۆ ئەو جۆرە قسانە نەماوە. سەرەڕای هەموو ئەم هەوڵانەش من دەمەوێ لێرە یەکشت بەخوای خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم بکەم. کە ئێستا حساب بوو خۆستی گەلەکەمان نەکەن کە زۆر بە شێوەیەکی ئاشتیانە و دیموکراتیانە تەنها داوای ئەوە دەکات ڕێگەم بدەن دەنگی خۆم دەم چم دەوێت. حتا ئەوەش پێمان ڕەوا نابینن. چەندی بیری لێ دەکەمەوە بۆ قبوڵی ناکەن. وەڵی تەنها ئەوەیە بەڕای من دەیانەوێ ئێرادە و کەرامەتی ئێمە بشکێنن ئەگینا هیچ شتێکی تر نییە. ئایا چ گوناحی تێدایە ملەتێک بڵێ من دەمەوێ ڕێگەم بدەن سەر بەخۆ بم؟ نابی ئەمەش بڵێ. پاشان ڕفراندۆم بۆ دەست نیشانکردنی سنوور نییە، بۆ فەرزی ئەمری واقع نییە. هەنگاوی یەکەمە گەلێک ئەڵێ من دەمەوێ سەر بەخۆ بم. خواستی ئێمە داوای ئێمە ئەوەیە لە بەغدا و لە کۆمەڵگای نێودەوڵەتی دوای 25 ئەیلول وەرن بۆ گفتوگویەکی جددی بکەین لەسەر سنوور، لەسەر ناوچەکان، لەسەر نەوت، لەسەر غاز، لەسەر ئاو، لەسەر هەموو شتێک. بەڵام پێمان بڵێن ئێستا و لە ئایندەش هەموو داواکاریەکی ئێوە قبول نییە. پێمان بڵێن بگەڕێنەوە بۆ خەتی سەوز. بۆ معلوماتی ئێوە خەتی سەوز خەتی تەماسی کۆنە بەینی پێشمەرگە و سوپای عێراق لە زەمانی سەدام. یعنی بگەڕێنەوە بۆ نێزیکی قوشتەپە هەر کاتی بیانەوێ بە تۆپخانە لە هەولێر بدەن.
نه رفراندوم سنوری هریم دست نشان دکات نه قابل قبول روژک لروجانیش بو یک دقیقه شما مناقشه سنوری کردستان لگل هیچ لایانک بکین لسر خطی سوز که خویان پیدا لین اما آمادین و بجدی بردوام دبین لهاوکاری تواو لگل سپای عراق لگل هاو پیمانان لدجی تروریستانی داعش و لیره دام سپاسی هاو پیمانانیش دکم لکاتی شری ایمه لگل داعش یارمتی ایمه یاندا برزان معانات و کارساتی گلی ایمه چیروکه کی زور قوله لوتی دولتی تازه عراق دام از راوه ایمه هر علین براین با برابین با شریک بین لکوی دنیا دیوتانه ملتک 182,000 که بشی هر ازوری جنو منالن بسروشون کران گنجکانی فیلی و بارزانیکان بردیوانن بو عکاشات و قایم تجربه چکی کیمیاوی لسریان کراوه لکوی دنیا هیا دولتک ملتی خوی به جهری کیمیاوی عباده کرده بی اینجاش بچینه و پیان بلین ایمه برای کین و دستی برایتیتان بود درج دکین پیمان بلین ملتان بشکه برونه و ایوه نانی ایمه دخونه هر لم شره لشر داعش تا امرو 1789 قهرمان شهید بون 10,199 قهرمان بریندار بون زوریان وان لیاتوه که جیانیان لیتال بون ناتوانن بجین پکیان و بس حدک پکیان کوتوه وکو شهید وان زورک لو دوستانه در و که دهاتنا لامان نیو ساعت هر مدح و سنای پیشمرگه آنده کرد پیشمرگه و قهرمانه و پیشمرگه وایا و به حقیقتش وایا اوی پیشمرگه کردی من تحدا دکم سپایه کی تر لهمو جیهان هبی باوچکی پیشمرگه او دجمنه بشکنی کود بابی به ایمیان داوا کو مدرعاتی به ایمیان داوا کو توپی گوری به ایم داوا اوی همان بوا او بوا که لجیشی صدام دست کود بوا اویش هموی کونه و بیکل که بلان پیشمرگه بکاری هینا و اسطوره داعشی تکش کند ایمه ملتی کی با وفاین لیره دو جاری کتر علیم سپاسی ها و پیمانان دکین بو او دعمی که بو ایمیان کرد بلام ایمه خوین ماندام بله مدحی پیشمرگه آن دکرد زور بلام استه قبول نکن دایکو کس و کاری شهیدانی شر داعش شهیدانی انفال پاشماوی انفال کیمیا باران فیلیکان بارزانیکان همو خلق کردستان قبول نکن بین تناونده بلین بله امده مانوی سر بخوبین لیون گرین با رای خویان در ببرن پاشان انفاله کی ترمون کنوا من لیره دا به پیوستی ازانم
چاوپێککەونێکی خۆم لەگەڵ سەرۆک بوش بوتان باز بکەم. ساڵی 2006 سەرۆکی ئەمریکا جۆرج بوش هات بۆ قاعدەت الئەسەد لەسەر حدودی سووریا و ئوردن لە پارێزگای ڕۆمادی داوایان کرد منیش چۆن بواوێ هەموو قیادەی عێراقیش هاتبوون زۆر قسەی کرد پاشان ڕووی لە من کرد گوتی ئێمەی خەڵکی تێکساس و ئێوەی خەڵکی کوردستان زۆر وەکو یەکین هەردوومان ئازاین نەوتمان هەیە ئاڵای خۆمان هەیە مەردین بەڵام هەردووکشمان عاقڵین ئێمە بینیمان ئەگەر لەگەڵ واشنگتن بین بەهێزتر دەبین ئێوەش بینیتان لەگەڵ بەغدا بن بەهێزتر دەبن پێم گوت جەنابی سەرۆک وەڵڵی ئەوەی بەغدا بەسەری ئێمەی هیناوە واشنگتن بەسەری ئێوەی تێکساس هینابە بە حەیاتت نەدەچوویە واشنگتن بەڵێ ئێمە چووینەوە بەغدا بەڵام ئێستا فەرهەنگێکیان دروست کردووە کە نێزیکی هەڵبژاردن دەبن کامەیان زیاتر جنێو بە کوردستان بدات تهدید بکات نکوڵی لە مافی خەڵکی کوردستان بکات دەنگی زیاتر دینی دەوەرە لەگەڵ کۆمەلگایەکی وا پێکەوە بژی لە 2003ەوە هەرچی بە ئێمەیان گوتمان بەڵێ باشە زۆر وعودیان بە ئێمەدا هیچ وعدێکیان بەجێ نەهێنا هەمووشی بە زەرەری ئێمە تەواو بوو ئێستاش چەند دوا بکەوین ئێمە زەرەرمەندین بۆیە هەرچی زووترە دەستی ئەم میلەتە خۆش بێ دەستی ئێوە خۆش بێ ڕۆژی 25 مانگ بڕۆنە سەر سندوقەکان و چارەنووسی خۆتان دیار بکەن ئەوەی لەگەڵ ئەمە بی ئەمە سندوقەکان ئەوی بشترسی با نەچی یان بە بڵێ نەخێر لە بەیانی مەجلس الئەمندا هاتووە کە نیگەرانن لەوەی کە تەرکیز لەسەر شەڕی داعش نامینی هەروە ئاوارەکان ناتوانن بگەڕێنەوە من لێرە بە ناوی پێشمەرگە قارەمانەکانەوە بە ناوی گەلی کوردستانەوە بە مەجلسی ئەمن ئەڵێم ئێمە تەئکید دەکەینەوە ئێمە سوورتر دەبین لە شەڕی دژی داعش و زیاتر لە جارانی شەڕی داعش دەکەین بە نیسبەت ئاوارەکانیش ئەو ئاوارانەی کە لە کوردستانن برای ئێمەن میێوانی ئێمەن تەوسیەی من بۆ هەر هەمووتان وەکو چاوی خۆتان بیان پارێزن احترامیان بگرن مشکلەی ئاوارەکان لە کوردستان نییە لە فەلوجەیە لە تکریتە لە بەغدایە با لەوێ بگەڕێنەوە ئەگینا ئێمە چه مشکلەمان نییە دراوسەکانمان برادەرینە ئەمە 25 ساڵە ئایا بەس نییە بۆ ئەوەی بۆتان دەرکەوی کە ئێمە عاملی تەهدید نین بۆ ئێوە بۆ پێکەوە دانەنیشین و هەرچی گرفت و مەترسی کە هەیە بەلاوە بنین بۆ بە زمانی تەهدید قسەمان لەگەڵ دەکەن چ سوودێکی هەیە زۆرێک ئەپرسن بەڵێ وەڵاهی تو داوای سەربەخۆیی بکەی مجازەفەی تێدایە بەڵام وەڵاهی دانیشی و چاوەڕوان بی کا چ دەبی یا خەڵکی تر بڕیار لە چارەنووسی تو بدات ئەو مجازەفەیە مردنە مەرگە 100 جار خەتەرترە لەوەی تو مجازەفە بکەی و بڕیاری خۆت بدەی
سیستمی ئایندەمان سیستمی ئێمە بە شێوەیەک دەبی کە ئەو فەرهەنگە دەوڵەمەندەی خەڵکی کوردستان دەوڵەمەندتر بکرێ دەوڵەتی هەموو پێکهاتەکان دەبی هەموو نەتەوە و ئاینەکان و مەزهەبەکان دەبی دەوڵەتێکی فدرالی دیموکراتی پەرلەمانی دەبی کە مافی هەموو لایەنەکان زامن بیت لێرەدا بدەمەوێ ئاماژە بە ڕۆڵی پێشمەرگە قارەمانەکان بکەم پێشمەرگە قارەمانەکان شەوانەی شەهید بوون ئەوانەی بریندار بوون یاوانەی ئیمڕۆ لە سەنگەرەکانی پێشەوە دەستیان لەسەر کلیلی تفەنگە بۆ ئەوەی ئێمە هەموو هەمبوونەکان بە ئازادی پێکەوە کۆ ببینەوە من دڵنیام هەر ئەو قارەمانانە چۆن لە 61ەوە تا ئیمڕۆ نەیان هێشت کوردستان کەویتە دەستی دوژمنان ئەگەر بۆ ماوەیەک کەوت بیتە دەستی دوژمنان بەڵام قەت نەیانهێشتەوە دوژمن ئیسراحەت لە کوردستاندا بکات من دڵنیام ئیمڕۆ و لە ئایندەش پێشمەرگە قارەمانەکان ناهێڵن کوردستان کەویتە دەستی دوژمنان قارەمانەتی پێشمەرگەکان خۆڕاگیری ئێوە جەماوەری کوردستان لە هەموو هێزێک بەهێزترە بۆ سەربەخۆیی کوردستان ئەبی ئامادە بین بۆ هەموو باجێک چونکە ئێمە لە بەردەم دوڕیانێکین یا ژیانی بندەستی هەڵدەبژێرین یان ژیانی سەربەستی و سەربەخۆیی باجی ژیانی بندەستی لە دەستدانی ئێرادە و کەرامەتە بەڵام ئەژی باجی سەربەخۆیی و سەربەستی سەرفیرازی و شەڕەفە بەڵام ممکینە بمرین لەم ڕۆژانەی ئەخیر حتما ئێوەش زۆر گوێتان لە تەهدیداتی جۆرە و جۆر بووە تەهدید دەکرێت بەوەی سزامان ئەدەن وەڵامی منیش ئەمەیە ئەمە 100 ساڵە گەلی کوردستان سزا ئەدەن ئەرێ تێر نەبوون لە سزادانی خەڵکی کوردستان ئەگەر پێتان خۆشە دیسان بگەڕێنەوە بۆ سزادان واز لە خەڵکی کوردستان بینن وەرن من سزا بدەن من سپاسی هەموو حیزب و لایەنەکانەکەم هەموو پێکهاتەکانەکەم بۆ ئەو جۆش و خڕوشەی کە من دەیبینم بۆ ئەو هەڵوێستە نیشتیمان پەروەرانەی کە من دەیبینم سپاسی ئێوە جەماوەری خۆڕاگر بەڕاستی ئێوە ڕفراندومتان کرد ئەمە ڕفراندۆمە لە کوتاییدا سڵاو دەنێرین بۆ گیانی پاکی شەهیدان بۆ پێشمەرگە قارەمانەکان بۆ ئێوەی خۆشەویست و هەموو جەماوەری کوردستان هەر بژین هەر ساغ بن
جارێکی تریش ئەڵێم شەڕەفمەندین هەولێر هەر هەولێرە